لە پەیوەندی داهاتوو لە خزمەتی ئازیزیەکی ترمانین بەڕێز سیراز لە هەولێر ئەم کاتتان باش کاکەشانجان سەلاوت لێبێ زۆر سوپاس بەڕێزن ئازیزەکەم فەرمونون سیرا سەرکی لە هەولێرەوە لەگەڵتان بەڵێ لە خزمەتت داین ئازیزم فەرمونون بەڕێزێ کاکەشان بەڵێ جان بەس بمبورە ئەگەر بەڵێ جان ئەگەر بمبوری بەس دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەم بکەیتەوە ئەم تێکەڵبوونە نەمێنێت بەڵێ جان فەرمونون تا هەموو بینەرەك هەموو بینەرەك گوێ لێ ئێستا من پێشمەرگە زێرەبانیم بەڵێ سەرکەوتوو بیتەمەند درێژ بن بەڵێ مەمنون سوپاس 2000 بریندارمەوە 8 توپاندووە بەدەستی خۆم بەڵێ لە زێرەبانەی داوامەکەم و پاتیشم خوێنم زەردە بەڵێ خوێن سوورە زەرد نابێ کاک سیراز فەرموو دێ خوێنم زەردە ئەگەر پارتی ڕێگان پێدا ئەگەر پارتی نەمگیری بەڵێ شەرزی بەو ڕێباتەی من لە ئەو ڕێباتەکە من تا بتخۆین شێن من ناو شاشە نەپێڵەوە بەڵێ بۆچی تان تێک داوە خەڵکی کوردستان نازان بەرە شوێتان بردووە بەڵێ ئێوە خەڵکی کوردستان تێک دەدەن ئێوە هیچ شعورەکان نییە بەڵێ شعورمان هەیە من لە گەڵ قسەکانیت کە ئاساییە ئەوە بۆ چوونی خۆتە و شعوری ئێمە لە پێناو مرۆڤایەتیدایە من لە تۆ دەپرسم متمانەی خەڵک بە لێدوان و بمبورە ئازیزی من هەموو کەناڵەکەتان کەناڵی ئێوە و کەناڵی ئێناپی سوارە عیزەکە دەبێ هەموو تەقێنەوە بەڵێ زۆر سوپاس تەعبیرت لە ئاستی خۆت مستەوای خۆت کرد ئێمە ڕێزمان لە بۆچوونەکانت گرت ئەو شانی کۆتایی دەریدەخە ئاستی تۆ چۆنە هیوادارم کاک سیراز فێری دابوونەریتی قسەکردن ببی و بخوێنیتەوە خۆت ڕۆشنبیر بکەیت و بزانی ژیان چۆنە ڕای جیاواز چۆنە لە ژیاندا و ئێمە گوێشمان لە تۆ گرت تۆش دەتوانی باس لەو متمانەی خۆت بکەی کە بە لێدوان و بەڵێنەکانی حکوومەت و بەرپرسان هەتا ئاستی متمانەی تۆ چۆنە و ئەم دەرگای گفتوگۆیە بۆ تۆش کرابەوە ئەوەی تۆش دەیڵێ ئەمە بۆ چوونی خۆتە ئێمە لە پێمانوانی ئەمە ڕاو بۆ چوونی هیچ حەزب و لایەنێکی سیاسی بێ تەعبیر لە بۆ چوونی لایەنێکی سیاسی بکەی ئەمە تەعبیرە لە بۆ چوونی کەسایەتی خۆت کاتێکی شات